هاونیشتیمانیانی ئازیز دەستگاکانی میدیا و ڕاگەاندن ئەم کاتتان باش دیارە سەبارەت بە تەواو نەکردنی ڕێگای کەلار سلێمانی هەم وەکو ئەندام پەرلەمانێک و هاوکات نوێنەری گەرمیانیەکان سەرباری بە دوواداچوون و چەندین یاداشت نووسراومان و فشار بۆ ئەوەی ئەو ڕێگایە لە کاتی خۆیدا تەواو بکرێت و لە هەمان کاتیشدا دەبینین چەند ڕۆژێک پێش ئێستا ژمارەیە گەنج و چالاکوانی گەرمیان بە دیاریکراوی ڕێگای نێوان کەلار سلێمانیوان بڕیوە و زیاتر لە 7 ڕۆژە ئەو ژمارە گەنجە لە بەردەم نووسینگەی پەرلەمانی کوردستان دەستیان داوەتە مانگردن بۆ ئەوەی وەڵامێکی یەکلاکەرەوە لە تیمی حکومەت وەربگرن. من وەکو ئەندامێکی پەرلەمان ئەمڕۆ بە پێی مادەی 43 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان داوای ئەوەم کرد لە سەرۆکایەتی پەرلەمان کە لیژنەیەکی کاتی پێک بهێنرێت بە مەبەستی بە دوواداچوون کە بۆچی تاوەکو ئێستاکە بە پێی پێویست ئەو بڕەپارەی کە تەرخان کراوە بۆ خەرجکردنی ڕێگای نێوان کەلار سلێمانی خەرج ناکرێت یاخود سرف ناکرێت. سەرباری ئەوەی ئەتوانین بڵێن گەرمیان یەکێکە لەو ناوچانەی لە ئاستی هەرێمی کوردستانە کە داهاتێکی ئێجگار زۆر باشی هەیە. داهاتی 8 مانگی پەرۆسخانتان پێ ڕادەگەیەنم کە 157 ملیار بووە واتە بە نزیکی لە مانگێکدا نزیکەی 30 ملیار دیناری هەیە و بۆ ئەوەی ڕێگای کەلار سلێمانی بە پێی پێویست ئیشی تێدا بکرێت پێویستی بە 10 ملیار دینار هەیە لە مانگێکدا واتە کەمتر لە نیوەی داهاتی تەنها خاڵی سنووری پەرۆسخان بۆ ئەو ڕێگایە دابین بکرێت ئەوە هیچ گرفتێک لە بەردەم تەواوکردنی ئەو ڕێگایە دروست نابێت. سەرباری ئەوەی گەرمیان ڕۆژانە نزیکەی 40,000 بەلمین نەوتی هەیە جگە لە داهاتەکانی باج و ڕسومات و شارەوانی. بەڵام بەداخەوە ئەم پرسیارە لای ئێمە وەکو تیمی پەرلەمان دروست بووە کە ئایا داهاتی هەرێمی کوردستان لە نێوان گەرمیان و بە دیاریکراوی لە ئاستی پارێزگای سلێمانی و بۆ حکومەت چی لێ دێت؟ ئایا یەکە ئیدارەکانی گەرمیان بەرپرسن لە ونبوونی داهاتی گەرمیان؟ ئایا وەکو حزبی باڵا قوبات تاڵەبانی و وەکو تیمی حکومەت کە دوو کابینەیە قوبات تاڵەبانی لەو کابینەیەدا بەردەوامە بۆچی هیچ فشارێکیان نەبووە بۆچی هیچ ڕێگایەکی دروستیان نەگرۆتە بەر بۆچی داهاتی گەرمیانیان بە تایبەتی تەخشان و پەخشان کردووە بۆ تەواوکردنی ڕێگایەکی مەرگ خەرج نەکراوە و لە هەمان کاتیشدا سەرۆکی حکومەت و جێگرەکەی و وەزیری ئاوادانکردنەوە بە پلەیەک بەرپرسن لە تەواو نەکردنی ئەو ڕێگایە. من دەمەوێت ئەوەتان پێڕابگەیەنم بەڕێزان سەبارەت بە بڕیاری ئەنجومەنی وەزیران کە لە 12/6/2022 بڕیاری خەرجکردنی 6 ملیار دیناری داوە پێتان ڕادەگەیەنم کە تا ئەم ئان و ساتەیە 1 دینار نەچوەتە سەر تەملیکردن بۆ ئەوەی بۆ ئەو ڕێگایە خەرج بکرێت. ئەوەی ئێستاکە کە کار دەکرێت لەو ڕێگایە بە شۆفڵێک و 2 حەفارەوە ئەوە قەرزی ساڵی پارە کە دەدرێتەوە بە بەڵێندەرەکان. بۆیە پێویستەکەت پەرلەمانی کوردستان وەکو دەسەڵاتی تەشریعی و چاودێریکردن لیژنەیەکی کاتی پێک بهێنێت بۆ ئەوەی بە دوواداچوون بکرێت لەسەر خەرجکردنی ئەو بڕەپارەیە کە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بڕیاری لەسەر دراوە. لە هەمان کاتە ئێمە زانیاری ئەوەمان هەیە کە وەزارەتی پلاندانان بڕیاری لەسەر ئەوە داوە کە 6 ملیارەکە کەم بکرێتەوە بۆ 25 ملیار. ئەمە دیسانەوە هێندەی کە گرفت دروست دەکات بۆ ئەوەی کە ئەو ڕێگایە زۆر بە سستی تەواو بکرێت و پێ ئەچێت بەدەیان ساڵی تر ئەو ڕێگایە تەواو نەکرێت لە کاتێکدا گەرمیانی پڕ لە قوربانی دەرە، گەرمیانی پڕ لە هەڵوێست بووە، گەرمیانی پڕ لە کەسوکاری شەهید و ئەنفال و قوربانیدانە. بەڵام دەبینین ئێستا گەنجەکانیان ئێستا دەبینین تاک بە تاکی ڕەنگە ماڵێک نەبێت لەو گەرمیانەدا قوربانی نەدابێت لە ڕێگای نێوان کەلار سلێمانیدا و لە هەمان کاتیشدا ڕێگای نێوان کەلارکفری بە هەمان شێوە پێویستی بە 3 ملیار دینارە بە هەمان شێوە بە نێوەچڵی ماوەتەوە. بۆیە دووبارە جەخت لەوە دەکەینەوە پێویست دەکات پەرلەمانی کوردستان و حکومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران و لایەنە پەیوەندیدارەکان بێنە سەرخەت بۆ ئەوەی لە زووترین کاتا بڕیار بدرێت بۆ خەرجکردنی بڕی پارەی پێویست کە پێویستەکان لە مانگانەدا 10 ملیار دیناری بۆ خەرج بکرێت و پشتیوانی کەمپینی فشار دەکەین بۆ ئەوەی ڕێگای نێوان کەلار سلێمانی تەواو بکرێت. زۆر سوپاس، دەستان خۆش.